لەم وێرانەیەدا کە هێشتا هەوا پڕە لە دووکەڵی جەنگ و دەنگی فیشەک و تەقینەوەکان باز لە بەردەوامی ڕژانی خوێن دەکەن، دەست و پەنجەیەکی ناوازە ئاوازێک بۆ ژیان دەسڕێت. ئەو دەیەوێت ئارامی بەدڵەکان ببەخشێتەوە و گرمەکانی مەرگ بە نەغمەکانی جوانی بشارێتەوە. ئێستا فرسەتێک دروست بووە کە نامەیەک ئاراستەی جیهان بکەم و گورزێک لە تیرۆر و هەموو ئەو ئایدۆلۆجیاتانە بسرەوێنم کە ئازادی سنووردار دەکەن. بڵێم کە مۆسیقا شتێکی جوانە و هەرچیەک ڕقی لە مۆسیقا بێت ناشیرینە. لە مووسڵی داعشدا هەموو جوانیەک قەدەغە بوو. ژەنینی مۆسیقا و گوێ لێگرتنی دەبووە مای کوشتن و سەرپەڕاندن. بەڵام بۆ ئەوانەی ئامادەنین دەستبەرداری جوانیەکان ببن، هەموو ئەو مەترسی و هەڕەشانە نەیتوانی لە ژەنینیان بخات. هەوڵمان ئەدا بە دەنگێکی نزم و لە شوێنێکی داخراودا بژەنین، چونکە لە کاتی داعشدا مۆبایل قەدەغە بوو، سیمکارت قەدەغە بوو، سیمکارت و مۆبایلەکانمان شکاند، سەتەلایت قەدەغە بوو لە ناومان برد، زۆر شتمان لە ناو برد و فرێدا. تەنها مۆسیقاکەمان نەبێت کە مەحاڵە لە ناوی بەرین و وتمان ئەیهێڵینەوە، تەنانەت ئەگەر مەترسی بێت لەسەر ژیانیشمان، چونکە ناکرێت لە دەستی بدەین. ترس هێشتا بە تەواوەتی دوور نەکەوتوەتەوە. لە پشتی دەنگ و مۆسیقاوە لە وێنەی سەربازەکاندا خۆی خزاندۆتە سێبەر و تاریکیەکانەوە. لێرە ترس هێندە ئامادەیە ژمارەی گوێگرانی کۆنسێرتەکە جیاوازیەکی ئەو تۆی لەگەڵ ژمارەی و هێزە ئەمنیانەدا نییە کە بۆ پاراستنیان هاتوون. لە گەرمەی خوێن ڕژاندا ئەمینوانەیەکی فێرینەوەی نوێ کرد و پێیوتن سەرکەوتن لە دەنگی کەمانچەکاندایە، نەک دەنگی تفەنگەکان. نامۆ سەربەست NRT.